سڵاتان لێبێت من دکتۆر هەسکەریم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین پێیدا دەمانەوێت باس لەوە بکەین حاڵەتەکانی گیان لەدەستدان بەهۆی کۆڕۆنای نوێوە بۆ ئێستا جیاوازیان تێدایە هەندێک جار پرسیار دەکرێت ئەو کەسانەی کە گیان لەدەست دەدەن بەشێکیان هیچ جۆرە نەخۆشیێکیان نەبووە یان تەمەنیان زۆر گەنجە هەندێک جاریش باس لەوە دەکرێت کە ئەو کەسانی لە کۆڕۆناش چاک دەبنەوە چەندین نیشانەیان هەیە ئەم نیشانانە چین و هەتا چەند دەمێنێتەوە ئایا لە کاتی مانەوەی نیشانەکان ئەو کەسانە دەتوانن بچنۆ سەر ئیش و کار و ژیانی ڕۆژانەیان بابەتی تریش هەیە لەگەڵ میوانەکان باسی دەکەین بەڵام سەرەتا بابزانین دەربارەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت لە 24 کاتژمێری ڕابردوودا لە هەرێمی کوردستان 349 توشببووی ڤایرەسی کۆڕۆنا چاک بوونەتەوە بەڵام 463 کەسی نوێش توش بوون بۆ بەداخەوە 14 توشببوو گیانیان لەدەستدا لە عێراقیش لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 3454 توشببووی ڤایرەسی کۆڕۆنا چاک بوونەتەوە بەڵام 3837 کەسی تریش توش بوون بەداخەوە 72 توش بوو لە تەواوی عێراق گیانیان لەدەست بەڕێوەبەری سەنتەری ڕێگری و کۆنتترۆڵی نەخۆشیەکان لە ئەمریکا هۆشداری دەدات و دەڵێ ئەگەر خۆمان ئامادە نەکەین پاییز و زستانێکی زۆر سەختمان بەهۆی یەکگرتنی پەتاوەرزیەکان و پەتای کۆڕۆنای نوێ لە پێشدا دەبێت 463 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و 14 توشبووی دیکەش گیانیان لەدەستدا وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 463 کەسی دیکە تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون 264 کەس لە هەولێر 61 لە سلێمانی 24 لە گەرمیان 90 کەس لە دوهۆک 24 کەس لە هەڵەبجە هاوکات 14 توشبووی دیکەش گیانیان لەدەستداوە کە 8یان لە هەولێر و 5 لە سلێمانی و 1 لە گەرمیان بەڵام 349 توشبووی دیکە چاک بوونێتەوە کە 280یان لە هەولێرە 20یان لە سلێمانیە 33 کەس لە گەرمیان 16 لە هەڵەبجە تا ئێستا لە هەموو هەرێمی کوردستان 26392 کەس تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و 962 توشبوو گیانیان لەدەستداوە و 15843 توشبووش چاک بوونەتەوە 3837 کەسی دیکە لە عێراق تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون و 72 توشبووی دیکەش گیانیان لەدەستدا وەزارەتی تەندروستی عێراق ڕایگەیاند لە 24 کاتژمێری ڕابردوودا 3837 کەس تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون و 72 توشبووش گیانیان لەدەستدا و 3454 توشبووش چاک بوونێتەوە تا ئێستا 215784 کەس لە عێراق تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون 6668 توشبوو گیانیان لەدەستداوە 157215 توشبووش چاک بوونێتەوە نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانیش لە ساری سلێمانی سەبارەت بە خۆ ئامادەکردن بۆ ئەگەری زیاتری بڵاوبوونەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ و هەڵکشانی ڕێژەی توشبوون بەو ڤایرەسە لەگەڵ تەندروستی شارەکە و پارێزگار کۆبوونەوە بەڕێوەبەری تەندروستی سلێمانیش دەڵێت چاوەڕوان دەکرێت لە وەرزی پاییزدا ڕێژەی توشبوون بە کۆڕۆنا ڕوو لە زیادبوون بکاتەوە ژمارەی توشبوانی کۆڕۆنا لە سلێمانی بەرز دەبێتەوە و تەندروستی سلێمانیش پێشبینی دەکا لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی پاییز حاڵەتەکانی توشبوون بە کۆڕۆنا زیاتر بەرز ببنەوە بە گوتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بە هەماهەنگی ڕێکخراوی تەندروستی جیهانی نەخۆشخانەیەکی تایبەت بۆ توشبوانی کۆڕۆنا دروست دەکرێت بۆ ئەوەی بتوانن ژمارێکی زیاتر نەخۆش چارەسەر بکەن لاگەری زیاتر بەرزبوونەوەی ڕێژەی توشبووان شەپۆلەکە هاتووە و یعنی نەخۆشخانەکان وەکو پێم وتی خەریکە پڕە بن لە نەخۆش بەڵام تاکە شتێک کە ئەوەیە ناوشاری سلێمانی تۆزی ئەهوەنترە ڕێکخراوی WHO هاوکاریمانەکە بۆ بەردەوامی هاوکاری ئێمەی کردووە و ئەو ئێمە پێشنیارمان کردووە پلانێکمانەیە بۆ پاییز ئەمانەوێ پلانێک نەخۆشخانەیەک دروستکەین لە شاری سلێمانی داوامان لێکردن هاوکاریمان بکەن لە دروستکردنی نەخۆشخانە ڕێژەی توشبوان بە ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕۆژانی جەژندا لە پارێزگای سلێمانی زیاتر بەرز بووەوە نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق دەڵێت
دەبێت هەمووان ئەو ڕاستیە بزانن ئەم ڤایرۆسە مەترسیدارە و تا ئێستاش مەترسیە لەسەر مرۆڤایەتی. الحياة قبل كورونا مش هتبقى زي بعد كورونا. ژیان پێش کۆرۆنا وەک دوای کۆرۆنا نابێت. ئەوەی وا دەزانێت پێشووتر چۆن ژیاوە هەروە دەژی هەڵەیە. ڤایرۆسەکە تا ئێستا چارەسەری نییە. ئەو بەردەوام دەبێت بۆیە دەبێت ژیان بگۆڕین. پێویستە دەمامک بەشێکی گرنگی ژیانمان بێت. الحياة شكلها لازم نختلف. بەرپرسانی تەندروستی هۆشداری دەدەن لە زیاتربوونی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا و داوا دەکەن هاوڵاتیان خۆیان بپارێزن. بە گوتەی تەندروستی سلێمانی کۆرۆنا لە ناحیە و قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی لە نێو هاوڵاتیان زیاتر بڵاو بۆتەوە و ئامادەکاریان کردووە بۆ ئەوەی ڕێگری لە زیاتر بڵاو بوونەوەی بکەن. ئارامەختیار، کوردستان 24 سلێمانی. دووبارە سڵاتان لێبێ خۆشەویستان، دیارە هەموو ترس و هەموو ڕێنمایی و هەموو ئەو حەزەرانەی کە سیستمی تەندروستی لە سەرتاپای جیهان دەیەوێت بە گرنگی بزانێ ساردبوونی یان بەرە و پاییز و زستان ڕۆشتنە لە زۆربەی پارچەکان و لە زۆربەی شوێنەکانی گۆی زەوی. بۆیە ئێستا هەمویان ئەگەرچی لە هەندێک وڵات وەکو بڵێ نەخۆشیەکە و بڵاوبوونەوەی بەو ڕێکارانی کە گیراوەتە بەر کە لەلایەن شخصەکانەوە لەلایەن کەسەکانەوە لەلایەن تاکەوە لەلایەن حکوومەتەکانەوە ئێستا هەمووی بیرکردنەوەی لەوەی ئایا لە پاییز و لە زستانە چیمان لێ بەسەردێ. بۆیە ئەم شەو ئێمەش لەسەر ئەو بابەتە قسە دەکەین. دەمەوێت سەرەتا دووبارە بە خێراتنتان بکەم و دوکتۆر زۆر سپاس. بەڵام بابەتی هەرە گرنگ کە دەمانوێت قسەی لەسەر بکەین مەوزوعی شێوازەکان یان بڵین هۆکارەکان یان چێن ئەو کەسانەی کە تا ئێستا ناڵین چی ئەوانی کە ئەگەری گیان لە دەزانێت بەخێر ئێمە ئەگەر هات و باس بکەین لە سەرتاپای جیهاندا لەو ژمارە زۆرەی کە بەداخەوە بەهۆی پەتای کۆڕۆنای نوێوە جانیان لە دەستداوە حاڵەتەکانیان زۆر زۆر خراپ تێت چووە خوێندنەوەیەک بۆ ئەماکەین بزانین ئایا زانستی تا ئێستا ئەوی کە لە بەردەستە چیمان پێ دەڵێ هۆکار چییە کەسێک کە تووشی کۆڕۆنا ئەبێ ئەو کەسە جانی لە دەست دەدا بەڵام کەسێکی تر چاگە بێتەوە خۆشببختانە ئەوانی چاک دەبن و زۆر زیاترن. بەڵام ئێمە وەکو زانستی وەکو زانیاریەک بۆ ئەوەی خۆشەویست کە هەتان بێ لەسەر ئەوەی زیاترین کەس ئەوانە کوێ بوون کە بەم ڤایرەسە جانی لە دەستدا. سەرەتا دکتۆر شێروان با بزانین ئەوەی کە تا ئێستا لێکۆڵینەوەکان بەڵین لێکۆڵینەوە بەراییەکان چونکە ئەمە مۆزوعی ڤایرەسی کۆڕۆنای نوێکە ئێمە هەموو جارە باسەکەین وەکو تاوانێکە ڕووی دابێ تیمی بەرایی چونێتە شوێنی تاوانەکە شتەکان تەمەشاکان زانیاریەکان کۆڵکەنەوە لێکدانەوەیکی بەرایی دروست بووە بۆ ئەوەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بە چ میکانیزمێک ئەبێتە هۆی گیان لە دەستدان. بەڵێ ڤایرۆسی کۆڕۆنا لەوانەیە زیاتر لە یەک میکانیزمی هەبێتن بۆ ئەوەی وە بکاتن گیان لە دەستدان ڕووبداتن بەڵام ئەوەی کە زۆر باوە ئەو هێرشەیە کە دەکرێتە وەکو گەردەلوولێک لەسەر سیەکان و نایەلیتن ئەو گۆڕانکاریەی ئەو گۆڕینەوەی گازات ئۆکسیزین و دووەم ئۆکسید کاربۆن کە لە سیەکان ڕووداتن بە شێوەک لە شێوەکان ئەو میکانیزمی بە تەواوی دەروخێنیتن کە ئەوەش ئەوەیە کە ڕێژەی ئۆکسیزین دادەبزیتونە تا دەگاتە ئەو ڕێژەیە کەوا ناتوانیتن هیچ کە لەگەری ژیان بەردەوام بیتن واتە کەوتنی سیستمی با بڵێن هەناسەدان. بەڵام ئەو یەک لە میکانیزمەکانە میکانیزمی کەش زۆرە بۆ نمونە ئێستا فۆکەسەش زۆر کردە سەر ئەوەی خوێنمەین و با بڵێن کێشەی خوێن ئەوەش یەک لە هۆکارە سەرچەکانە و هەروەها سیستی و لاوازی هەموو ئەندامە سەرچەکان کەمە پێدرێن ڤایتەڵ ئۆرگانز لەوانە دڵ لەوانە گورچیلەکان و تەنانەت مێشکیش بۆیە بڵاوە ڕۆژانە ژمارەکان لە زیادبوون لە کەمبووندا بەڵام هەتا ئێستاکە با بڵێن حیسەت ئەسەد بەشی شێر بۆ سیەکانەکە وەکو هۆکارێک لە مردنەکەی. ینی ئەمە ئەم ڤایرۆسە لە ڕێگەی ئەو دەرهاویشتە و ئەو کارلێکانی کە ناو لەشی ئێمە ڕوو دەدا هێرشەکە هەمووی ئەکاتە سەر سیەکان کێشە ئەساسیەکەی بۆ دروست دەبێت. دکتۆر هەڤاڵ وەکو ئەوەی لە ماوەی ئەم 6 مانگەدا لە نەخۆشخانەکانی کۆڕۆنا ینی بەڕێستان کە لەگەڵ نەخۆشەکان بوون و بەداخەوە بەشێک لەو نەخۆشانە کە لەوانەیە برینێکی لە دەرونی هەموو ئەو پزیشک و کارمەندانە دروست کردبێت کە لە بەرچاویان گیانیان لە دەستا
و بێگومان لە ئەوانەی کە گیانیان لە دەستداوە بێگومان پزیشک و کارمەندی تەندروستیشی هەرتێدا بووە کە ئەمانە هەمووی بوونە قوربانی ئەم پەتایە. ئێوە لەسەر ئەرزی واقع ئەوانی کە تا ئێستا با بڵین لە شوێنێکی جوغرافی لە چاو جیهاندا بچووکی وەکو هەرێمی کوردستان زیاترینیان چۆن بوون کێ بوون و حاڵەتەکانی کە جیاواز بێ لەوانەی کە لە ناکاو ڕوویدا یان شتێکی وا ڕوویدا ئەگەر بۆمان باز بڵێ ئەوانەی کاکتۆر باسی کرد تۆ شێوان هۆکارەکان زیاتر ئەوانن ئەوەی کە باون بەڵام ئەوەی کە ینی ئەوەی لە ئەرزواقعنا و نەخۆشەکان دەبین بە شێوی سەرەکی ئەو هێرشە بەربڵاوی کە ڤایرۆسەکە دەکاتە سەر ئەندامی هەناسا کەوای لێ دەکاتن ئەو گەردەلوولێکە دروست دەبێتن ینی بە شێوەیەکی ئەگەر ئاسانی بکەین لە هاوڵاتی ینی لە کۆتاییەکان وای لێ دەکرد لەبەر ئەوی سیم بەرگری لەش ناتوانێت ڤایرۆسەکە کۆنتڕۆڵ بکات وەکو شەڕێکی ناوخۆیی لێ دێتن ینی وی لێ دێتن کە ئەندامی بەرگری لەش ڤایرۆسەکە و هەتا ئەو خانانێک کە هی خۆشتن لەبەرەوەی ناناستەوە تاو تێکەڵبوونە هەردووچی وەکو برێ قەسب دەکاتن گەردەلوولێک بە شێوەیەکی وا دروست دەبێتن سایتۆکاین ستۆرم کە زیانێکێک جار زۆر بە خانەکانی سیەکان دەگەێنێت نەتیجەی ئەوە ئەو ئۆکسجینێک کە پێویستە سیەکان وەری بگرن و بە شێوەیەکی باش هەڵی بمژی و دابەشی بکە بۆ سەر ئەندامەکانی دەش ئەو ئۆکسجینە بەدەست ناکەوی نایگاتێ ینی چەندی ئۆکسجینیشی بدەیە هەتا ئەگەر لەژێر ئامێری هەناسەداین دەستکردی دابنێ و لە ڕێگەی سۆندەشەوە لە ڕێگەی سۆندەی هەناسە ئۆکسجین لۆ بنێری لەبەرەوە خانەکان تەواو بەشی زۆریان مردوون ناتوانین وەکو پێویست ئۆکسجینەکە بگات هۆکارێکی سەرەکی ئۆکسجینە کەمی ئۆکسجین هۆکارێکی دی سەرەکی کاکتۆر باس کرد خوێنمەین لە هەموو جیهان ئێستا راپۆرتەکان و لێکۆڵنەوەپزیشەکان باس ئەوە دەکەن کە یەک لە هۆکارە گرنگەکانی مردنیش بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا خوێنمەینە ئەو خوێنمەینە پێشتر هەبوو ینی یەک لە وەکو وا بڵێن خوێنمەین لە خوێنبەری سەرەکی سیەکان یاخود پاڵمۆنەری ئیمبۆلیزم پێشی پەتای کۆڕۆنا ئەو حالەتێکی باو بە هەبووە لە هەندێک حالەت لە هەندێک نەخۆشی با بڵێن ڕووی دەدا و بەڵام هەتا حدێک لەوانی کە پێشتر پێش کۆڕۆنا ڕووی دەدا بۆی بینەریش بزانێ مەسەن حاڵەتێکی لەو بابەتانی کە لە ئەنجامی وەکو ئەوەی کە پێی دەڵێن پەڵمۆنەری ئیمبۆلیزم کەسێک لە ئەنجامی خوێنمەینێک یان بەڕینی پارچەیەک لە چاوری بۆ ناومولولەکانی خوێن و بێتە هۆی کە ئەوەی کە لە ناو باوە ناو خەڵکە باوە دڵە کوژە یان مەسەلەن بڵین سەکتە گیانی پێ لە دەستدا بێت بەڵێ پێشتر هەبوو حالەتی وان بڵێ بەڵام بەو شێوە زۆرەی ئێستانە کە لە کۆڕۆنا دەبینین ئەمن ینی ئەوی کەم لە حەز دەکەم دیسان بەداخەوە مەسەلەی داتامان خراپە لە سەرجەم لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لێکۆڵنەوە پزیشکیشمان زۆر کەمە بەڕاستی بەداخەوە لەبەرەوە هەندێک جار کە قسەکان دەکەین داتای تاوە لەبەردەست نییە بەڵام ئەوی کە لە واقع دەبین و ڕۆژانە دەبینین شتەکە زۆر وازەحە ینی بەشێکی زۆری نەخۆشەکان تەندروستیان باش دەبینی بەرەو باشبوون دەچی دواتری لە ناکاوەک دەبینی ئۆکسجین بە تەواوی دێتە خوارێ بەبێ هیچ سەبەبێکی وازەح بێت ئەوانە دڵنیام بەشی زۆریان دەگەڕێتەوە بەوەی کە خوێنمەین یاخود نەخۆش هەبووە بە تەندروستێکی باش لە نەخۆشخانە دەرچووە تەخریج بووە ماوەی هەفتەك 10 ڕۆژ تماری بوو دواتری لە ئەوەی کە پاش تەخریجەکەی کە لە ماڵەوە بووە لە ناکاو ئۆکسجینی هاتە 45 بۆ 50 هاتا گەیاندیان و نەخۆشخانەی گیانی دەستدایە طبعا ئەوانە بەشی هەر زۆری هۆکارەکەی دەگەڕێتەوە لە بۆ خوێنمەین لەبەر ڕێکخراوی تەندروستی جیهانی و چەندین زانکۆی جیهانی زانکۆی پزیشکی ڕێنمایی ئەویان کردین کە لەوێش هەمان حالەتە بووە لەبەرەوە کە نەخۆشەکان تەخریج دەکرێن لەسەر جۆرێک لە عیلاج دەرمان دابدرێن کە ڕێگری بکات لەوەی کە خوێنمەین هەتا لە ماڵەوەش ڕووبداتن هۆکارێتر زۆر بەڕاستی تریش هەنە بەڵام ئەوە ئێستا مەسەلەن زیاترینیان باسمان لە سیەکان و هۆکارە خوێنمەینەکە کرد ئێستا ئەو وەکو هۆکار کە لەوانەیە نەشزانن چێ زیاتر معڕەزە خوێنی بمێ چێ زیاتر سیەکانی لە کەسێکەوە بوو کەسێکی تر حتمما ئەو جیاوازیە هەبوو کەسانێک هەبووە سیەکانی بۆ دەرەجەیە زەرەری نەگەیاندووە پێنەگەیشتووە کەسانێک هەبووە خوێنی نەمەیوە بۆیە توانوێتی مەرحەلەکە کەسانێکیشە بۆکو خۆت ئاماژت پێکرد شێوازی کارلێکی لەشی لەگەڵ ڤایرۆسەکە ئیتر ئایا ڤایرۆسەکەی زۆر وەرگرتووە ئایا خۆی بوونیەی ئەو کەسەوا بووە یان نەخۆشیەکی هەبووە پێشتر پێی نەزانیەوە لەگەڵ کۆڕۆناکە کێشەی بۆ دروست کردووە بەڵام ئێستا ئێمە کە باس لە گیان لە دەستدان دەکەین دەمانوێت لە هەمان کاتا پەیامێکی تریش بگەێنین بڵێن کاکە بێجگەلەوەی کە ئەو ڤایرۆسە هجووم دەکاتە سەر سیەکان وەکو ئەو حاڵەتانش کە دکتۆر هەڤاڵ و دکتۆر شێروان لەسەری متتەفقن بێتە هۆی خوێنمەین
لە بیدایەتەوە و لا هێزال ئێستاش لە زۆربەی شوێنەکان جۆمان لێ دەبێت چەند قسەیەک دەکرێت ئەوانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە دەبێت زیاتر حەزەر وەربگرن بۆ لەبەر ئەوەی ئەگەری هەیە کۆڕۆنا کێشەی نەخۆشی درێژخایانەکەشی بۆ زیاتر بکای وای لێ کاریگەری هەبێت لە سەر ژیانی بۆ ئێمە ئێستا باز لە چەند نەخۆشیەکی درێژخایان دەکەین هەدەفەکە لێرە چییە؟ لەوەیە پێتان بڵین مەرج نییە ئەو کەسەی کە نەخۆشی درێژخایانی هەبێ بڵێ کە کۆڕۆنای کرد ئیترخوا نەخواستە کۆتاییە ئەوانەتان هەمووی ینی ناتوانین بڵین 100% یان ئەو کەسانەی کە بە ساڵات چوون یان نەخۆشی درێژخایانیان هەیە دەتوانین لەسەر ئەوەش قسە بکەین بەڵام لە پارێزگای دووهۆک ڕێژەی توشبوون ینی بە ڤایرەسی کۆڤید 19 لە زیادبووندایە ڕۆژانەش ئاماری جیاواز لەباری ئەم توشبووانە بە ڤایرەسەکە بڵاو دەکرێتەوە هەندێک ڕۆژیش زیاتر لە 200 کەس لەو پارێزگایە بە هەمان شێوە تووشی کۆڕۆنا دەبن تا ئێستاش لە سنووری پارێزگای دووهۆک 3415 کەس تووشی کۆڕۆنا بوون و زیاتر لە 30 توشبوش بە ڤایرەسەکە گیانیان لەدەستداوە کە زۆرینەیان کەسانی بە ساڵات و نەخۆشی درێژخایانیان هەبووە پێک ئەم پاکێجە دەبینین لەسەرەوە دوای دێنەوە سەر بابەتەکەی خۆمان کە مەرج نییە هەر کەسێک بە ساڵات چوو بوویان نەخۆشی درێژخایانی هەبوو بەم ڤایرەسە گیان لەدەست ڕۆژ بۆ ڕۆژێ ڕێژیا تۆژبوونە ڤایرۆسی کۆرۆنایل پارێزگەها دهوکێت سێدابوونێدایە. ڕێڤەبەریە گشتیا تەندروستیا پارێزگە هێژی ji pêgirnebûna welatiyan tirazînînin û daxwaziş welatiyatiyan ku zêdetirê tarî kar bin. Di meha tebaxê da rêja herezoriya tûjbûyên koronayê vê parêzgehê hatîne tomarkirin. Ku rojan zêdetirî 100 kesan tûşî koronayê bûne. Bi vê çendê jî ji destpêka hatina vayrosê COVID-19 û tavî demî il parêzgeha Duhokê 3415 kes tûşî koronayê bûne. Etniha da rewşa tendurustiya çil ji tûjbûyên Duhokê necêgîre û di rewşeka xirab da dijîn. Rêja mirinê jî roj bi rojê li snorê vê parêzgehê zêdebûnê daye. Ji destpêkê werewtaniha sîwek helgir li parêzgeha Duhokê bi sedema vayrosê koronayê mirine. Gopraniya wan kesanên dan emr û helgirên nexweşiyên dom dirêjin. Dîv amarê megulê bûn berdestê me em şîn bêjin sê çarek ew bûn evet jiyê wan mezin û çareka dî jî ew bûn evet êşê giran heyin û arîşê dî heyin taybet arîşê sîhê arîşê cihazı teneffüsî hebûne ev bûne egerê mirinê. Genc me hebûne mesela 35 sal 30 sal bes ev jî ramana hindê det ku enneho ev vayrosê hene احتمالا گنجاف کشید بس برجه که کم یعنی وقتی هم بجن بارا فتر اون اوید ایشه گران هین بس نه معنای او ای که عمری گنج بتن بجد ویروس چل مناکد حالات هین راستت کمن بس حالات هین همی دنیای مگوله ویا 20 سالی 30 سالی جیه پیمری Digel ku rojane hejmareka diya welatiyan tûj dibin, lê heman demê da rêjeheka zûr ya tûjbûyan çareser dibin. Di dema 24 demjimêrên derbasbûyî da 39 tûjbûyên dî çareser bûn û nexweşxane bicihêlane. Bi vê çendê jî hejmara giştiya nexweşên çareser bûyîn geheştine 982 kesan. Hêşta jî 2403 nexweş li jêr çareseriyê da mane, gopraniya wan nîşane sevikin û di malên wan da têne çareserkirin. Masum Mihemed Kurdistan 24 Duhok. بەڵێ خۆشەویستان ئەوە بڵین بەشێک بوو لەوەی کە ئێستا لە دوهۆک دەگوزارێ بە تایبەتی لەو شوێنانی کە ڤایرەسەکەی تێدا بە چڕی وەرگیراوە خەڵکانێک ڕۆژانە ئەو ژمارەیان زیادەکە بەداخەوە ینی ئەمەی کە دەیبینین گۆڕانکاری لە ژمارەکان دێت چەند ڕۆژێک دێتە خوارەوە پاشان دووبارە سەرکەوێتەوە کە ئەمانە هەمووی نیشانی ئەوەیە پابندبوونەکەمان وەکو پێویست نییە. دەینەوە سەر بابەتەکەی خۆمان ئەگەر بینە سەر نەخۆشیە درێژخایەنەکان. ئێمە لەسەر ئەو گرافیکە هێواش هێواش لەگەڵ نەخۆشیەکان دەڕۆین و یەکێک باسی دەکەین ئەگەر هاوکارانم لێەوە ینی نەخۆشیەکان ینی ئێستا با باس لەوە بکەین
هەندێک جار مەسەەن دەڵێن گەنجە و بە ڤایرەسەکە کۆچی دوایی کرد لێکدانەوە بۆ ئەم حاڵەتە چی ئایا هەر هەمان بنەما زانستیەکەیە کە سیەکانی تەواو هێرشێکی تەواوی کراوەتە سەریان لێکدانەوەی تریشێ بڵێ بەداخەوە ئەوە تاوان ئەمە پێمان ناخۆشە هەر کەسێک گیان لە دەستداتن ئایا بە تەمەەن بیتن گەنج بیتن منداڵ هەمویان لە بۆمە زۆر پێ ناخۆشە بەس کە دەبینین گەنجە و هیچ بە باڵ نێودووکەوانە هیچ نەخۆشی پێشتر نەزانراوە کە هەیەبیتن بەڕاستی ئەوە زۆریان کاریگەری دەبیتم ئەگەلێک ینی گەڕانێکی زانستی بگەڕێت لە دوو هۆکارەکان دەبینی زانایان لە 4 خاڵ دەیبینەوە هۆکارەکان چوار جۆرە هۆکاریان باس کردیا یەکەم جار باسی ئەوەی دەکەن لەوانەیە هۆکارێکی بۆ ماوەیی وراثی جێنێتیک بیتن کە هەندێک کەس کە ئەو ڤایرۆسە لە بۆ دێتن با بڵێن بە شێوەی وای وتت لەوانەیە بۆینەر بزانێت کە ئەمانی ئێمە باسی دەکەین بڵێ تەنها و تەنها شتێکی سەتاییە مەرج نییە بەدڵنیاییەوە مەرج نییە بەڵام ئەمە لێکدانەوەی پزیشکی بۆی هەیە لە بەرەوەی ئەم ڤایرەسێکی نوێ بۆی دکتۆر شێروان بڵێ دکتۆر هەڤاڵ و ئێمەش هەمیشە لەسەر ئەو نقطەیە گرنگی دەدەین ئێمە دەڵێن ئەو لێکۆڵینانی تا ئێستا هەیە یان لەوانەیە ئەو هابێت بۆیە هیچ قسەیەک لەسەر کۆڕۆنای نوێ بەداخەوە نابێت بە 100% وەربگیرێ ئەگەری وانەبوونی تێدا هەیە دکتۆر جان بە وردی با بڵێن یەک لە توێژنەکە نووسیتی results of this study suggest that it may be ینی واتە وا پیشان دەداتن ئەگەری هەیە بەو شێوە باس کردیا دەێتن ئەگەری هەیە جێنێتیک بیتن بۆ ماوەیە بیوراسی بی هەندێک کەس دەبینی حتا لە لەوزەتێنە کویلتا بە قورجی زۆر بە توندی دەگرن هەندێک کەس کەش بە هێواشی بە نەرمی و برێ بە شێوەشی سوک دەیگرن بۆیە لە کۆڕۆنەش هەمان شت هەیە بۆیە دەبین هەندێک کەس گەنجە زۆر بە توندی گرتی سیەکانی با بڵێن هەوکردنەشی زۆری هەیە و ڕێژەی ئۆکسیزین دابەزیێ و بەداخەوە هەندێک لەو گەنجانە گەیشتە قۆناغی مردن ئەوە ئەگەر ویراسی بێ ئەفوبارەسەر ئەو نقطەی پێشێ بڕۆیتە خاڵی دوم ئایا کەسە نزیکەکان یان ئەوانەی هەمان بۆ ماوەیان هەیە ئەبێ لە خۆیان بترسن بەو شێواز باشتر وایە چکەوەی ئەمە دیتیتمان خێزان هەیە هەمویان بە توندی هەوکردنی لەوزەتێنیان هەیە خێزان هەیە هەمویان نەخۆشی گورچی لایەن هەیە خێزان هەیە هەمویان دووربی مەبسەن شێرپەنجێ ممچانەیە یعنی مەوزوعی فامیلی و جەنێتێک زۆر باوە هەمووشمان وەکو دکتۆر ئەوە ما خوێندووە ئی دووەم کە باز دەکاتێتن ئەو مادەی کە من پێدەن سەرفاکتانت کە ئەوەی هۆکارە بۆ ئەوەی ئەو ئەلڤیۆلەسانە ئەو شوێنانەی کە ئۆکسیزینی هەڵدەگرن و هەوای هەڵدەگرێن ناوسیەکان هەتا قەپات نەبن بەڵێ پێگوێ نەنووسێن بەردەوام بەکراوە ببینێنەوە بۆ ئەوەی ئۆکسیزین و دووەم ئۆکسید کاربۆن ئاڵوگۆڕ بکەن ئەو مادە زەروری لە هەندێک کەسان کەمە ڕێژەکەی کەمە ئەوەش بە شێوەی زانستی لێکدانەوەیان کردیە بۆ ئەو کەسانی کەوا گەنجن بە توندی توش بووینە و بەداخەوە جانە دەستدایە نازانرێت کەس نازانێت چێ کەس ئەو فعسەی نەکردیا ئی سێمیشیان بەڕاستی باسی دەکەن دەرێن ڤایرس لۆ چەند ڤایرۆسل دۆهاتیە ئەمن یەک لەو کەیسانە کە دەیناسم بەداخەوە جان لە دەستدا گەنج بوو کە هاوڕێکان هاوپیشەکانشم باسییان کرد گوتیان گەنج بوو دێگو ئەمن جێم لێ نییە ئەم ماسکی دانانیم ئەمن پارێزی سەم گەنجم ئەگە تووشش بم بە سوچی توش دەبم بەداخەوە بە توندی توش بوو و جان لە دەستدا جێگای بەهشبی زۆرمان پێ ناخۆش بوو ئەوەی کە باسییان کرد ئەوەیە ماسکی هیچ بەکار دێنە بۆیە لێکدانەوە لەوانەیە دیسان لەوانەیە گەر ئەوەیە ڤایرس لۆت ینی کەمیەتە جگەلێک زۆر ڤایرۆسی لە بۆ سوبیتم ینی سیستمی بەرگری هەرچەندی بەهێزبی توانایی بێ ئەو ژمارە زۆرەی لەناو باتن ئەوە خاڵی سێیە خاڵی چوارم کە باز دەکرێت ئەوەیە ئەوانەی کە نەخۆشیان هەیە بەڵام نەخۆشەکان هەتا ئێستا هەتا ئەو ڕۆژ دەست نیشان نەکرای وەیە گەنجن ئەم یەک نمونە دەمێ ینی یەک لە شۆفێرە گەنجەکان هات تەمەنی 19 ساڵ بوو کە سەماعم لەسەر دڵی دانە و جێم ڕاگریتم دەنگەکان تەواونی ڕەوانی ئی کۆشتیوام کردیتم نەخۆشی دڵیەیە یعنی بەڕاستی بەخۆشم تووشی شۆک بوو لۆشتی ئەمە زۆر دەبین کە منداڵش دەبینین نەخۆشی دڵی هەیە گوت کاکە تو شتێکت پێ بڵێم ئاگادار بە نەخۆشی دڵت هەیە باوەڕی نەکرد چۆ لای دکتۆری کە لە دوای هەموو شتەکان ئەوەی ئیسبات کرد واتە زۆر کەسێ ئێستا گەنجە بەهێزە وەرزش دەکا بۆ نمونە کار و چالاکی ڕۆژانی ئەنجامدا نەخۆشی هەیە ئاگادار نیە نەخۆشی گورسیلەی هەیە نەخۆشی کەمی بەرگری هەیە ئەو چوار هۆکارە بۆ ماوەیی کەمی مادەی ئەو سەرفاکتەنکە و ڤایرەسێکی زۆر بۆی چوبی یان نەخۆشی هەبی بەڵام نەزانین ئەوانە یەک لە ئەگەرەکانێکەوە گەنج
بەداخەوە جان لەدەستداتن بە هۆی کۆرۆنە و یان کۆڤید 19. زۆر باشە ئەگەر لێکدانەوە زانستیەکان هەم دیسان تەرجمە بکەین لەسەر واقع حاڵەکەیت لەسەر ئەو خاڵان بەڵێ بەتابەت لە خاڵێکە مەسەلەی بۆ ماوەی من عایلە هەیە دەزانم ینی برا و دوو خوشک گیان لەدەستدایە ینی ئەگەر مەسلەکە بە ماوەی نەبی لە بەرچی براوە و دوو خوشک لە هیچ لێکۆڵ وەک نەبڕاستی بەڵام لەو حاڵەتە یان ئەوە تا مەسەلەن فعلەن مادە بۆ ماوەیەکە یان لەوانەیە لەبەرەوەی پرسیارەکەی من لەوەی ئایا لە کاتی جیاجیا بوون یان هەمویان بەیەکۆ توش بوون بۆی بزانین ئەگەر لەوانەیە چەناڵێ ڤایرەسێکی زۆری شان بەڵێ ینی هەمووی فترەکەی تقریبان 6 هەفتە نەدەگەیشتە 2 مانگ لەو فترێ و هەمیان هەرسێکیان ینی ئەوە بەڕاستی لێکۆڵن زیاتری درێ لای خۆمان بزانین هۆکارەکەی فعلین هەمان هۆکاری یاخود شتێشتر هەیە و بابەتێکی دی بەڕاستی مەسلەی ئەوەی کاکتۆر باسی کرد فعلەن ینی حالت هەبووە نەخۆشی هەبووە پێشتر بەڵام هەستی پێ نەکردێت کە هاتیە حالەتەکەی زۆر تون بۆ بەتایبەتوانێک گەنج کە فحوساتی لۆ دەکەی دەبینی مشکلێتی هەبوو فعلەن لە فحوساتی نەخۆشی دڵیەک لەوانە بەڵێ نەخۆشی شەکرەشمان دیت شەکرەمە زۆری لە ماوەی لە نوێەوە دەستیشان کراکەوە نەخۆشی شەکری هەیە ئاگادار نەبوو هەندێک علاجش هەیە دەبێتەوە هۆی بەرزبوونەوەی ڕژی شەکری ئەو کاتێن کە بەکاری دێنین بەڵام کە هەندێک فحستەکە هەیە تایبەت بە شەکر کەلوودێنێری ئەکید ئەوەی لا دەبەی کە سەبەبەکە دەرزی و دەرمان بیتن شەکرێ نەخۆشی دڵیشە بووە نەخۆشی دڵشە بوو بڵێ ئەو هۆکاریشتی بەڕاستی بە تایبەتی لە گەنجان ئەگەر ئاماژەی پێ بکەم پێشتریش باسمان کردی لێرە چەندین جار ئەوانەی کە وەکو ئەوەی کە دەرێت زۆر سقی بەخۆیتی تووشی ڤایرۆسەکە دەبی بەڵام خۆی ئێهمال دەکات سەردانی دەستگای تەندروستی و سەردانی پزیشکی ناکاتن چەندین ڕۆژ بۆ شێوە دەمێنێتەوە هەفتێک 10 ڕۆژ تا دەگاتە ئەوەی کە تەنگە نەفەسێکی زۆری هەیە هەر قەنەعەت بۆی ناکە وا دەزانی کۆنتڕۆل وەزعەکەی دەکاتن دواتر کە سەردانت دەکات بە شێوەیەک دێتن کە کار لە کار ترازایە بەڕاستی مزعفاتەکە بە شێوەیەک دروست بە پێت کۆنتڕۆل نابێتن داخلیش دەکەی لەوانەیە 2 هەفتە 3 هەفتە لە عینام ڕەکەزە ببینێتەوە بەڵام دواتر جانە دەستدا چەندین هۆکاری وە هەبوو لە ئەرز واقعی دیکە باشە خەتا لەوەش نییە کە بەعزێ جار ینی ئێمەش ینی لەوانێ لە میدیاش لە پزیشکەکانیش بەعزێ جار کە ڕاستە ئێمە پەیامی چاکبوونەوە دەگەێنین دەڵێن خەڵک چاکەبێتەوە ئەوەش جۆرێک لە جۆرێک وای لێ نەکردو خەڵکەکەش تۆزە پشتی لێ بکاتەوە و بەغەڵت لەو مۆزوعات تێبگە بەڕای من ینی پامەکە هەم ئەوەی ئێمە و هەم بە شێوەیەکی گشتی لە ڕووی تەندروستیەوە بە تەواوی گەیشتە ینی کە دەڵێن 1970 بەخۆی چا دەبیتەوە معنای ئەوە نییە ئەتوکە ڤایرۆسەکەت گرت و وردە وردە وەزە تێکچ و تەنگە نەفەس بووی هەربری ئەم چا دەبمەوە نا کە هەموو جار باسەوە دەکەین با لە ماڵەوە چارەسەری وەربگری بەڵام کە هەستت کرد تەنگە نەفەسی هیچ مەجالی دانیە دەبی سەردانی پزیشک بکەیت سەردانی دەستگای تەندروستیەکان بکەیت هەتا ئەو حەدەی حەقت هەیە لە ماڵێبی لەوانەیە بە خۆت چابیەوە ساندنی لەوانەیە بە خۆت چابیەوە کە هەتا تەنگە نەفەسیت نەبی بەڵام کە گەیشتە کاری تەنگە نەفەسی هیچ مەجالی دانیە دەبێت سەردان بکەیت و ئەوانەی کە بە تەمەن و نەخۆشی درێژخایانیان هەیە بە ئەکیدی لە مەرحلەی زووتر دەبی سەردانی پزیشک بکەن نەک ئەوانیش چاوەڕێ بکەن تاواکو دەگاتە تەنگە نەفەسی چکە ئیوان وەزعەکەی معقەتترە لەبەرەوە ینی بەڕای من پەیامەکان باشی گەیشتی بەڵام ئەوەی کە بۆ شێوەیە تاڕادێکی زۆر ئێهمالی تێدایە و بەداخەوەش لە ئەڵقی ڕابردوش باسمان کرد کە کۆرۆنا تاڕادێکی زۆر لە هەندێک ڕوو سیاسی و ئابووریشەوە بەڕاستی ینی ئیستیغلال کرا خەڵکانێک هەبوون لە بۆ بەرژەوەی تایبەتی خۆی ئیستیغلالی کرد بەداخەوە چەندین بەرپرسی حزبی حکومی لەو وڵاتی دیتمان کە لە بدایەتی ئەو پەتە بانگەواز ئەوەی دەکرد و دەچوو ناو خەڵک کە ئەسڵەن کۆرۆنا و جوودی نییە ئەسڵەن شتەکە سیاسیە و ئاخیری ئێستاش لە ڕۆی زانستیەوە لەو قسەکەش پێ دەبڕن نەخۆشی توشبووی کۆرۆنای نوێ چ تەمەنێک هەیە مەقبول نییە لە ماڵەوە چارەسەر وەرگێ یەکسەر بێت بهێنێتە نەخۆشخانە ئایا ئەو تەمەنە دیاری کراوە ئێوە تەعاملاکەن یان هەموو کەسێ ئەتوانێت لە ماڵەوە چارەسەر وەرگێ بە مەرجێ تەنگە نەفەس نەبێ و ئۆکسجین نێت بەڵێ بە شێوەیەکی گشتی ژمارەیەک هۆکاردانرێ ئەوانەی کە احتیمالی توشبوونیان یعنی مەترسی توشبوونیان بە توندی ڤایرۆسەکە زیاتر لە کەسانیش تر بۆ نمونە ئەوانەی کە بە ساڵە چوونە ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە ئەوانە باش شەرت نییە بێتە خەستەخانێ بەڵام باشتر کە توش بوو پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ بەلایانی کەم لەگەڵ پزیشکێک هەبێت بە بەردەوام لەگەڵ سەرخەت بێ لە ئەوی ئەگەر پێویستی کرد سەردانی نەخۆشخانە بکە چونکە حالەتی واشمان هەبووە بە تەمەنیشە و نەخۆشی درێژخایانیشی هەیە و لە ماڵەوە چارەسەر وەرگرتە و هیچ پێویستی بە نەخۆشخانە نەبووە بەڵام دەبێت لە ژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی پزیشکێکی پسپۆر بێ ئەو ڕێنمایی بکات کە لە چه حالەتێک سەردانی نەخۆشخانە دەکات لە چه حالەتێک لە ماڵەوە دەبینێتەوە وەکو تەمەن نەخەر هیچ تەمەنێک نییە بڵین قرار بدەین ئەوە تایبەتە بە خەستەخانە ئەوش تایبەت بە ماڵ کۆرۆنا
هەندێک جانبی تری بۆ دەرنەخستین ینی مەسەوە وڵی دەستەکەی کەشف نەکرد خەڵکێکە بوو پێشتری و ناچم پشکنینکەم نەوەکو شتێکم بۆ دەرچی ینی ئێستا کۆڕۆنا ئەو فکرێش دروست ناکات کە ئێمە پێویستە زیاتر ئاگامان لە تەندروستی پێشی و ئێستا و خوانەخواستە لە کاتی کۆڕۆناش بە دڵنیاییەوە بەڕێژەش یەکزار زۆرش ئەو قسێت و زۆر تاوا ئەم نمونەی واقعی دەبێ پێشتر کە نەخۆش دەهات دەمگوت کە ئەو پشکنینات پێویستە کە پشکنینی زۆر پێویستە کە بیکەی نانە دکتۆر دەگو نامێتتر میکە شتێکم بۆ بنووسە لە خۆم چادەمەوە ئێستا ئەو ڕۆیانی نەخۆشە بە پشکنینی کردێکم با پێویست پێ نیە نا دکتۆری لە دێکەمەوە ئەن ئێستا زیاتر خەرگ لە دوو ئەوەیە بە تەواوی لە وێنەکەی تێبگە لە وێنە گەورەکەی کۆڕۆنە تێبگاتن ئەوە یەک لە شتەکان بەڕاستی هەندێک کەسیشە بوو ینی لە نێو دوو کەوانە دیسان زۆر ڕەزیل بوو لەسەر پارە لە خۆ سەرفکردن ینی باسی ئەوانە ناکەم کە نەبوونن باسی هەبوونەکان دەکەم ئەوانی توانێت مادیان زۆر باش بدەدی دەمگو کاکە تو پێویست بەوەیە 6 مانگ جارێک ساڵی زارێک ئەتون نەخۆشی تیان ئەوەیە پشکنین بکەی بزانی ینی نەخۆشیی نوێشتە کتێبی نەیدەکرد بەس ئێستا لەگە هاتینی کۆڕۆنەی لەگەر بیستنی ئەوەی کەوا نەخۆشی درێژخایەن کاریگەری هەیە لەسەر ئەو دەرئەنجامی کۆڕۆنەکەی دیتمان خەڵکەکی زۆری دکتۆر وڵی هەر هاتیمە هەندێک نیشانم هەیە کۆڕۆنی دەمێتن پشکنیەکی بە تەواویم لە بۆ بکێ بزانم نەوەک نەخۆشیشکم لەولە هەبیتن ئایا پشکنینەکان بە ئاهای لێ بکەین هەموو پشکنیانی کە پێویستە کە زانیاریی سەتایی لەسەر باری تەندروستی خۆمان بدە ئەوەنە گران بێ ینی مەسەلەن بۆ شێوێ معارەزە بکرێ من چونکە هەندێکیان بەشێکیان لەگەڵم منیش پێم وایە بە ئازێ نەخۆشمان هەیە پێی وایە کە غەدر ئەو پارەیە سەرفکە وەکو ئەو هەندێک جار لە بینی پزیشکان بە شێوەیەکی تەنز ئامێزیش دەگەڕێتەوە دەڵێ دکتۆر ئەدی ئەو هەموو فەحسم کرد ینی هیچی تیان نەبوو ئەو هەموو پارەیەمان بۆ مەسەلوانی بیرکردنەوەکە لەوانێ بۆ شوێ بەداخۆ بەڵام لە نفسی وەختیش هەندێک کەس هەیە نایەرە پشکنینەکە بکات دەڵێ ئەگەر دەرچوو شتێکم هەیە ئەو وەڵامەکە چی ئەگەر دەرچوو شتێکت هەیە ئێستا دەرچێ باشترە ئێستا باشتر بە کڕیە بە ئاسانتر زووتر فریاکەوی چارەسەری بکەی وەنیە تۆ ئەم نمونە دەمێ CBC کە ئەوی خەڵک پێ دەرێ خوێن ینی فاسی خوێنی عام کە وەنیە بەس ئەوەندەیە ژمارە خۆرۆکان و چەند شتێک پێ دەڵێتن پێشتر کولفەتی 25,000 بوو 30,025 بە ئێستا تقریبا کولفەتی 5,000 هەندێک پشکنەکانی بۆ نمونە ڤیتامین دی بەخۆم کردیتم بە 50,000 کرد بە 35 کردی ئێستا نزیکەی 8,000 لەلایەنی تێچوو ئێستا کەمترە ئامێرەکان و کتەکانیش هەرزانترە بۆ پشکنین دووەمیش ئەوانی کە بڵێن خەڵک دەیکاتن یان نایکاتن بەگشتی ژمارە ئەو کەسانە زیادی کردیا چونکو ئەمن تێبینی دەکەم ڕۆشنبیری تۆ شێوانێشتا لەگەڵ ڤیتامین دیەکەی هەر ئەوەی کە ئەو شەوە باسمان کرد دەڵێ پشکنینەکەی زەڕورە و هەرزانیش بۆ هەرزانت کە لەبەت ئەگەر لێکدانەوەشی لە بۆ بکەی ینی لە 50,000 بێتە 7,000 لە 25 بێتە 5 وەلەو نەخۆشمان هەیە ئەمن با ینی ئەو قسەش بکەمەوە کەس گلەی لە من نەکاتن نفسی کوالیتی نفسی جیهاز نفسی کت نفسی کۆمپانیا ئەمن باسی ئەو نەخۆشانش بکەم بڵێنی هەرێمی کوردستان دەتوانی وەکو حساب خبرێ وەلو تۆلوانێت تعاملت لەگەڵ هەموو تاقیگەکان نەبوو بێ مەسەڵەن هەموومان نییە بە ئەو لەو مۆزوعێکی جانبی کرایەوە بەسەر حەزم لێ هاوڵاتی مطمئین بێت لەو پشکنەکەشی هەرزان بوو نازانم پرسیارگ لە مشکم پەیدا دەبیتن لۆ نەخۆشیمە کاتی خۆی دەچوە تورکیا دەچوە ئیران بەرێن لە تورکیا جاوە بوو بدێگو دکتۆر ئەوەندە فەحسم کردی بای $800 فەحسم کردیە بە دڵێکی خۆشەوەشتان تیکت و هۆتێل و شتەکانی دی نازانم لۆ ئەگە لێرە پێویست بکە ئەگەر پێویست بکاتن بە $100 چی بابرێن ئەوەندە پشکنی بکاتن پێی زیاد پێی زۆرم باسی نفسی کەس دەکەم کە توانای هەیە ئێستا ڕەنگە توانای دارایی هەندێک کەس 5,000شی توانانە بەس ئەگە بە شێوەیەکی گشتی باسکەین ئەگەر بێت و لە سەرتاوە پزیشک بیبینی و پشکنینەکان بکاتن و چارەسەرەکە وەگری هەمووی لێک دێەوە لەوانەیە تێچوەکەی یەک لە سەدەی یان یەک لە بیستی کۆی بابەتەکە بۆ چیە ئەگە تاخیریکەی ئەم بابەتە بۆ کرایەوە کۆی بابەتەکە بۆ ئەوەیە کە هاوڵاتی بزانێت حاڵی چۆنە کۆڕۆنا ئینشاءڵڵا ئێستاش نەبێ ماوەیەکی تر هەر دەڕوا بەڵام ئێمە بێت لە دەرسەکانیان ئەو فێربین کە ئێمە ساڵانە بەلایانی کەمەوە چەند پشکنێکی سەرەتایی و سادە هەیە و چەندین جاریش لە
بەرنامەی ساڕێژ و دکتۆر هەواڵ کە پێشتریش لەگەڵمانە بووی دکتۆر شێروان کە بەشدار بووی لەگەڵمانە باسی ئەو شتانە کراوە بەڵام ئەمە دێتە سەر ئەوەی بەچی و بەستمانەوە کە بەداخەوە هەندێک کەس کە چاوەڕوان نەدەکرا بە کۆڕۆنا گیان لە دەستدا ئەگەری ئەوە هەیە نەخۆشیەک هەبوو بێ پێی نەزانرابێ یان وەکو ئەو بابەتانە بێ کە باسمان کرد ئەو خاڵە گرنگە بوو کە ئێمە ویسمان باسی کەین و پرسیارێکی زۆری لەسەر بوو پرسیارێکی زۆرمان لەسەریات بوو دوو خاڵی گرنگی لێ هەڵدەهێنجین و دەچینە سەرتەوەریشتر ئەویش ئەوەیە کەس ناتوانێت گەرنتی ئەوە بدا کە چێ بە هێواشی تووشێ بێ و چێ بە توندی تووشێ بێ و چێ پێی گیان لە دەستدا کەواتە خۆپارێزیەکە بۆ هەمومان وەکو یەک هیچ جیاوازیەک نییە دووەمین مەرج نییە ئەوەی نەخۆشی درێژخایانی هەیە لە هەر بارودۆخێگا و بێ تازە ئەوە توش بووە دەرگای لەسەر دنیای لەسەر خۆی داخەوە بڵێ تەواو ئەم ڤایرەسە من ئەبا لەگەڵ خۆی نەخێوانیە چەندەها حاڵەتی کە نەخۆشی زۆر خراپ و شێرپەنجە و پەستانی خوێن و شەکرە و دڵ و قەستەڕی کردووە و دەماری گۆڕیەوە و خوا بەزیابێت چاک بوونەتەوە کەواتە پێویست بە شڵەژان ناکە لە کاتی توش بوون و گرنگە هەمومان خۆمان پارێزین بە هیچ ئەوەی هیچ جیاوازیە بکەین نەبووە تەمەن نەبوو حتا منداڵ گەورە بچووک هەمومان معرەزین خوا نەخواستە بە خراپی بیگرین معرەزین خوا نەخواستە کاریگەری لەسەر ژیانمان هەبێ بۆیە هیچ ڕێگایشترمان نییە بۆ خۆپارێزین پرسیاری ئێوەی خۆشەویست هاتووە کە ئێمە تەوەرێکی تایبەتمان لەسەری داناوە ئەویش ئەوەیە بازێک کە سەڵێ من کۆڕۆنام گرت و چاک بوومە و نردیانمە ماڵەوە یان مەسەلەن پشکنینەکەم دەرچوونێگەتەوە بەڵام ئێستا چەند نیشانەیەکم هەیە و هێشتا من مرتاح نیم ئەمێ بزانم سەبەب چییە ئێمە ئەو بابەتە پرسیارەکەین دکتۆر هەواڵ یەکەم نیشانە کە ئێستا لێرە نووسیویانە و ئەرچەنە جارێک بۆ تۆ زۆر ناخۆشەکە ئەڕێکەوە بەس دەخوێنەوە دەفەر مەسلەی بێهێزی یاخود بەتاقەتی لەناو نەخۆشەکان بەڕاستی زۆر باوە بە شێوەیەک نەخۆشێ ینی ئەوەی کە باز دەکە دەرێ ناتوان حرەکەی بکەم بەیزنەوەش نەخۆشێ بە شێوەیەک بێهێز دەبێتن ئەگەر لە ماوەی تقریبا 48 ساعاتێک ئەگەر لە ڕێگەی کانولەوە مغەزی نەدێ لەوانەیە تحمل نەکاتن ناتوانین حرەکەی بکاتن فعلا بێهێزیەکە زۆر بەهێز بووی زۆر 72 ساعت 72 ساعت ئەنی ئەوە باوە زۆر بەڵام شەر نییە تەنها لە کاتی نەخۆشەکەی بی ئەوەی کە مهمە لە دوای چاگبوونەوەش لە پاش کە تەخریج کرا چۆ ماڵی لەوانەیە ئەو حالەتە 4 هەفتە لۆ 8 هەفتە ینی مانگەکە تا 2 مانگ بمینێ و ئەو لێکۆڵنەوەی کە چەند ئەڵقەیەک بەر لە ئێستا بەسمان کرد لەسەر ئەو لێکۆڵنەوەی پزیشکی لەسەر ئەوانە کرا بوو کە تەخریج بووینە و تاو چابووینەوە هیچ مشکلان نەما و فەحسیان لۆ کرا 2 فەحس یەک لە دوای یەک نەگەتیڤ بووینە بەڵام نیشانەکانیان مایە جگە لە تا بەرزبوونە پلەی لەش بە شێوەیەکی گشتی نیشانەکانیان مابوو ئەوەی کە بێهێزی کە بێهێزەوە بێتاقەتە لە هەمووان زیاتر مابوو یعنی 153 ئەو نەخۆشانەی کە لێکۆڵنەوەکان لەسەر کرابوو کە ژمارە نزیکەی 160 نەخۆش بوو 153یان بێتاقەتی مابوو لە پاشی چابوونەوەکەش لەبەرەوە بەڕاستی زۆر باوە و نەخۆشەکانش تەواو پێی ئیزعاج دەبن ینی ئەوە هیچ حەلی هەیە ینی شتێک هەیە کە ئەو بێهێزی زوو بۆ بگەڕێتەوە ئەوەی کە گرنگە زۆر جار بە نەخۆشەکان دەرین خواردن بەڕاستی هەتا پێی بکرێتن خواردنێکی تەندروست جگە لە شیرین و حەلەویات ئەو کە باسمان کرد ئەوە دوای چابوونەوەش نابێ دوای چابوونەوەش هەتا نەخێر باش نیە بەس بەڵێ هەتا تەواو دەبی ئەوە مەسەرەن بە بۆنەی چاکبوونەوەی کیلوێک پاقلاوە بێنن خۆی بکرێتە سەری یان ڕەبی پیرۆزە بە چاک بوویتەوە بەڵام ئێشتا پاقلاوە ئەی سەروپێ نابێوی لۆ ناوی کە چاک بوونەتەوە سەر ڕای ئەوەی کە لەخوا بەزیاوێ نەخۆشیەکان تێپەڕانەوە نازی خۆشیان هەڵگرن با بزانین ئەو خواردن خۆشانە چیەکە ئەتوانێت بیخوا دوتەرەوە باسمەکە هەموو خوارداتێکیشمان بگرن بەری کەباب و سەر و پێوانە سەرپێ لەو کەسیش ئەگەر گەنجە ئەگەر لە بەڕای من ینی ساڵی جارێکە تا 2 جاربی خواتن گەنجە نەخۆشی درێژخانی نەبتین ئاسایە بەڵام بە معقولی بخواتن بەڵام خواردنی شیرینی و حەلەویاتەوەی کە باسمان کرد لە پاشی چابوونەوەش حتا بکری لێ دوور بیتن بەڕاستی چونکە ئەوە بە شێوەیەک ینی ڤایرۆسەکە ئاکتیڤ دەکاتن کە وەک ئەوی بنزینی بە ئاگرەکەیدا بکەین لەبەرەوە خواردن بخواتن سەوزە میوە زۆر بخوا ئاو زۆر بخواتەوە مادەم خواردن دەخوا پێویست ناکات لە ماڵەوە ڤیتامینەتەکان وەرگری بەڵام ئەوەی کە خواردنی پێ ناخورێتن لە ماڵەوە دەتوانی هەندێک ڤیتامین هەیە کە پزیشکی پسپۆر بۆی دەنووسێت دەتوانی ئەوان ژێر بگریتن بەس خواردەکە لە هەموو گرنگترە نیشانەیەکی تری دوای چاکبوونەوە ئەگەر ببینین دکتۆر شێروان پێمان بڵێ ئەو بێهێزی بەڵانی خۆی بەشێک لە شێوەکان خۆی دکتۆر هەواڵ باسی کرد و ئەوەکەی ئەم جارە هەیە ئازاری لەش دەمێنێ تەنانەت دوای چاکبوونەوە
جارێ خۆت ئازاری لەشت هەبوو جگە لە بێهێزیەکە دوای چابوونەوە بەخۆشم چەند جارێک تووشی ژانە سەری بووم چەند جارێک تووشی ژانە ماسوولکە بووم ژانە پشت بووم ئەو شتە هەیە و ئەو ڕۆژ چەندین نەخۆش هاتلام هەتا ئەنی ئاخر نەخۆش هات دکتۆرێکی دەرمانساز بوو بێهێزیەکەی هەبوو و ئازاری لەشی هەبوو با بڵێن ئێستا لەوانەیە جێ لە من بی خۆی دەناستەوە ئازاری لەش دەمنێتن ئەم پێیان دەڵێم بەڵام چارەسەری ئازاری لەش تەنها ئازار شکێنەکان نییە بەڕاستی شتێکەیە خاڵێکەیە هەمومان وەکو دکتۆر لە کتابەکانی پزیشکی خوێندیتوانەوە دەرێ ڕێست بۆڕی ئەشورەنس واتە ئیسراحەت پشوو یعنی چارەسەرە ینی ئەمە معنای ئەوە نییە کۆڕۆنایمەوە کۆڕۆنا نەماوە کاک دکتۆر فترەك لە عربی نەقاها نقاهەیە پاکبوونەوەی لەشت بە ئەم شتە چکە بنەوە ئەشکە باسکەمەتە بینەران باشتر لەمە تێ بگەن شەڕێک ڕوویدا نێوان ڤایرۆسی کۆڕۆنا و سیستمی بەرگری تو ئێستا با بڵێن شەڕەکە کۆتایی هات ئایا لە چ شەڕەکی کە شەڕەکە کۆتایی دێ هەموو شتێک دەگەرێتەوە سەر وێران کارێکە زۆر زار ئەم بە تعبیری ئەوە دێم دەبی جێسکەچی لێدەی پاچکەوە وە شتەکان پێویستی بە بینە هەیە دروستکردنەوە هەیە ئەمەش بە ئازارە بە ئازارە بێهێزی توش دەکاتن لەوانەیە هەندێک پشتگیریەکی بێتن پشتگیرێکە بە کۆکاکتۆر باسی کرد ئەگەر زۆر پێویستی کرد نەیتوانی لەوانەیە بەحەب بە دەرزی هەندێک ڤیتامین و مەقەوی بدەم ئەگەر پێویست پێ بوو ئەگەر نا بە ئەمن بە هەندێک باسی خواردنی بکەم نیسک زۆر باشە شتێکی ئاسان با بڵێن جووس زۆر باشە مێوش زۆر باشە زەیتون زۆر باشە ماست مێوش مشکلە بۆ تۆ دروست ناکات زۆر شیرین نییە یعنی ناڵێ بۆ شیرینی ئەو من ئەو شیرین دەست کرد ئەمن باسی شتە سروشتەکان دەکەم هەنجیرەکە خۆخەکە کاڵەکە شووتی ئەوانە یعنی تۆزە گوزە دەدەنێ وە شەکرە سپیەکە نییە کە ترسمان لێ هەبیتن ئەگەر بکرێ گۆشتی ماسی هەبیتن یان خواردنی بەحری هەبیتن بەڵام هەندێک کەس دێتە لای من و لای ئێوەش لەوانەیە دەیتون ناتوانێت بخۆم هەتا ئەندەوانێ لێرە نووسرابی هێشتا شەهیەکەی نەبوویتەوە ئەگەر نووسرابی باسی دەکەین ئەوانە نائیلاج دەبن بە شێوازەچکە بیدێنێت دکتۆر هەواڵ دوو نیشانت گۆ کە خەڵک لەبەر خاتریە بێت داخڵ بن بەڵام بەعزێکیانڵێت چاکیش بووینەتەوە بەڵام کۆکە و هەناسەتەنگیمان جار بەجار هەر هەیە ئەمە چییە و چی بکەنەوەوانە باش ئەوانەی کە کۆخی هێ و هەناسەتەنجیەکە هەناسەتەنجی تاو نیە بەڵام ئەو وا هەز دەکات زۆر زارن دەری دکتۆر سینگم پڕناوی ناچارم هەناسە قوڵ وەربگرم ئەو وەکو جۆرێک ینی زۆر تەرکیز لە خۆی دەکا پێی نەرەی نەخۆشی دەرونی بەڵام تۆزێک لە هەست ڕاگررتنی زیاد بڵێن حاڵەتێکی دەرونی بەڵێ ینی زیاد هەست دەخۆی ڕدەگەری و کۆخەکەش سەقەدیمەکەی مایە کۆخەکەش دەمینێ بەڕاستی ئەویش دەمینێتیان بپێ ئەو هەموو لێکۆڵینەوەکان لەوانەیە وچی وەکو باسم کرد هەتا هەشت هەفتیانێت تا 2 مانگ کۆخەکەی بمینێ بەڵام کۆخەکەی کەمترە ئەگەر کۆخەکەی نەبێتە هۆی تەنگەنەفەسی و شیرمۆربوونی گێ و ینی کاریگەری لەسەر ژیانی ئاسایی نەبێتن هیچ پێویست بەداخلبوون ئەسڵم پێویست بێت علاجێکی ناکاتن توانی هەر لە ماڵە بیتن بە هەماشیوە تەنگەنەفەسیەکەشی ئەمە باسمان کرد لە ئەڵقان ڕابردوش ئەو پێوانی ڕێژەی ئۆکسیزینی خوێن بەو ئامێر بچووکی کە لە سەری 5 دقیقی کە تەسەوڕ دەکەم ئێستا زۆربەی خەڵک هەیبیتن بۆی دەزانیت تەنگەنەفەسیەکە نەفەسێکی تەواوە یان ئۆتێ هەر هەست لە خۆراگرتنەکەیە ئەگەر ئۆکسیزینەکەی دابەزی بە تایبەتی ئەوان ئۆکسیزیان دێتە خواردنەوەتی پێگومان ئەوە لەوانێت تەنگەنەفەسی هەبیتن بەڵام لە هەم کەسێکی نا چونکە هەندێک نەفەسیەکی هەیە بەڵام کۆڕۆنای نییە ئێستا باحتیمالە زەرێک دروست بوو بێ ئەوەی کاک دکتۆر باسی کرد مزعفاتەکان دەمینێ مزعفات دەمینێ هەتەماوە بەڵام ڤایرۆسەکەی نەمایە بەڵام هەندێک حالەتەیە شەرنیە ئەوە کە ئۆکسیزین لە خواردنەوەتی بوو یەکسەر غاداتەوە نەخۆشخانەی بێ داخل لەم چونکە هەندێک حالەتەیە بخۆمان جارێ ئۆکسیزینی کەمێک لە خواردنەوەتیشە بەڵام باشترێت لە ماڵ و عیلاج زۆر بگری لە ڕوو دەرین و ئارامتر دەبێت ڕێنمایی پێ دەدەین ئەوانە هەتا ئۆکسیزین جار هەیە 85 بەڵام لە ماڵی عیلاج زۆر دەگری گرفتی نییە کەم ئۆکسیزین دادەنێتن فبەڕای من ینی تەنها دوو دڵیە دڵ ڕاوچیەیە هەست لە خۆی ڕانەگریتن ئەگەر پێویستی کرد پەیوەندی ڕاستەخۆ لەگەر پزیشکەکە بێتن بە تەلەفۆن دەتوانێت ڕێنمایی لێ وەربگرێت دەست خۆش بێ نیشانەیەکی تر کە زۆر باس دەکرێن ئەو بڵین هەردووکی ئێستا یەکێک لەوانەیە بڵێ من لە کۆڕۆنا چاک بوومەتەوە بەڵام ئێوە ئاگاتان لە من نییە باسی خواردنەکان من ئەسڵەن تام و بۆنم نەماوە چی خواردن ینی چی سەر و پێ لە چی پاقلاوە لە کاکەڵی هەرچیەک بخۆم وەکو یەک تام دەدا نەمانی تام و بۆن لە ڕووی کارەندامزانی و بە ڕووی فەسلە جیەوە لەبەر چی وای لێ دێ و چەندی دەوێت هەتا بگەڕێتەوە لە کەسێکی شۆ بۆ کەسێکی تر جیاوازە کاکتۆر ئەگەر هەممان بەبیرە خۆمان بینەوە کار ئەندامزانی و
باڵێن ئەوەی کە بەشی سەرەوەی لوتمان ئەو کریبرفۆم پلێت ئۆف ئەثمۆید ئەو شوێنانەی کەوا هەز بە بۆن دەکەن و ئەو شوێنانەی لە زمانێت ئەو وەرگرانەی کە هەز بە تام دەکەن ئەوانش دەکەونە بەر هێرشی کۆڤید 19 ئەو ڤایرسەکە دەگەن کە تێکیدا یانیش زۆری مادە کیمیاویەکان لەوێن دەرێت تێک چوو لەوانەیە یان تامەکە بگۆڕێت کە نەخۆشمەیە نەکدرێت تام نمایە دەرێت گۆڕایە ئەو شەیە تام دەگۆڕێ هەشە دەرێ نەدەمایە بەڕاستی بەڕێی من هیچ پێویست نیە نە دەرمان نە دڵەڕاوچێ نە تووشی ئەوی ئەوە مۆزوعەکی کاتە بە کات دەڕوە نەخۆشمان دیتە هەفتەی یەکەم ئەوڕۆ نەخۆشم هەیە گوتوتۆرە ئێستا و دوو ڕۆژ لەم هاتەوە نەخۆش هەیە دیسان هەر ئەوڕۆ کەش دیتم گوتوتۆرم تقریبانەوە دوو هەفتەیە گوتی 13 ڕۆژە تا ئێستاکە نەهاتەوە دکتۆرەمان هەیە ئیتساڵی بە من کردیە نامەی نردیەوە ئێستا نامەی یانەوەی گوتی دکتۆر ئەتوو باشتر لەوانەیە من اختصاسم شتە چکەیە وەکو فسیۆلۆژیەتە ئێستا نەهاتەوە پێم گوتی ئاساییە تەنها ئەگەر بێت و دەمارەکانی ئاسابەکان نێرەکان بە تەواوی وێران بووبی ئەو زە ئەگەری هەیە نەگرێتەوە تا ئێستا شتوام ئەم نەخوێندیتەوە نەمدیتێ نەمبیستە بۆیە هیچ پێویست بە ینی دڵەڕاوچێ و شڵەژان و شتیوان ناکاتن دەگەڕێتەوە ینی شتێکی وانە ئەوەندە گرنگجێ هەبیتن لەلایەنی تەندروستی دەگەڕێتەوە شتێکی زیاتر بۆ خۆشی و بۆ تۆزە گلێ و گازن بۆ بۆڵە بۆڵەکانی ئەو کەسە لەسەر خواردنە تام ناخۆش و بێخوێ و دەگەڕێتەوە کەمە بێتەوە وەزاکە دوایی شەڵا دەگەڕێتەوە کەواتە پوختەکەی چی بوو هەندێک نیشانە هەیە دوای کۆڕۆناش دوای ئەوەی کە پێت دەڵێن تۆ چاکبییتەوە بە پشکنین بیان پزیشکەکە پێ دەڵێ ئەگەری ئەوە هەیە بێهێزبی ئازارت هەبێت تاموبوونت لە دەستدابێ کۆکەکەت بمێنێ ئەمانە مانای ئەوە نییە کە تۆ کۆڕۆنات ماوە تەنها لە حاڵەتێکە ڕێژەی ئۆکسسیجین هاتە خوارێ ئەگەری ئەوەی هەیە زەرێکی دابێ پێویستە بچیتە بۆ لای پزیشک باقیەکەی تری خواردنە خۆشانە بە بیبەر و بە قسەی من مەکەن سەر و بێنە بیبەر و سێ و خیار و تەماتە ئەوانە ئیشەکە چارەسەرە بێ بەڵام کۆڕۆنا تام و بۆنەکە تقریبا ناهێڵیان بەتەواتی گۆڕێ بەڵام لە ئەنفلۆنزای وەرزی کە ئەمە دەمانوێت ئێستا لەسەری و تەماشای ئەو پاکێجش بکەین و وەکو ئاماژەشمان پێکرد ئەو تام و بۆنەکە کەم دەکاتەوە یان مەسەرەن بەو شێوەیە نییە کە بڵێ بە تەواتی بنبڕێ وەرزی پاییز و زستان نزیکە بێتەوە ڤایرەسی کۆڕۆناش هێشتا لە بڵاوبوونەوەی بەردەوامە و ڤاکسینێکی باوەڕپێکرا و پێشڕاستکراوەش نەدۆزراوەتەوە وەزارەتی تەندروستی وڵاتان هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ ئەوی ڕێگری بکەن لە پەتاوەرزیەکان و پەتای کۆڕۆنا پێکەوە نەوەکو ئەم دوانە پێکەوە یەک بگرن بەڕێوبەری سنتەری ڕێگری و کۆنتترۆلی نەخۆشیەکانی ئەمریکا هۆشداری دەدات و ڕای دەگەێنێت ئەگەر خۆمان ئامادە نەکەین پاییز و زستانێکی زۆر سەختمان لە پێش وەرزی زستان لە بەشی باشووری گۆیزەوی کۆتایی دێت وڵات دوای وڵات لە ئەفریقای باشوورەوە بۆ ئوسترالیا و لەوێشەوە بۆ ئەرژەنتین بەڵام هەموو وڵاتان ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێشوو چاوەڕێ قۆناغێکی سەخت دەکەن هەنگاوەکانیان چڕ کردوێتەوە بۆەوەی ڕێگە بگرن لەوەی پەتای کۆرۆنا و پەتاوەرزیەکانی پاییز و زستان پێکەوە یەک بگرن لەوانەیە خراپترین وەرزی پاییز و زستانمان لە پێش بێت چونکە کۆڤید 19 و پەتاوەرزیەکانیش پێکەوە بڵاو دەبنەوە تا ئێستا لە 150 گەنجان ڤاکسینی دژە ئەنفلۆنزان وەرگرتووە و هەموو هەوڵی ئێمە ئەوەیە ئەم ڕێژەیە بۆ لە 165 بەرز بکەینەوە بۆ ئەوەی هەر هیچ نەبێت ئەگەر کۆڕۆناشمان لە کۆڵ نەبێتەوە پەتاوەرزیەکانمان لە کۆڵ بێتەوە ئەمریکا هەوڵەکانی خۆی چەند هێندە کردووە بۆەوەی لەگەڵ هاتنی وەرزی سەرما نەخۆشخانە و سیستەمی تەندروستیان تووشی خنکان نەبێت بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی وڵاتان ساڵانە بەهۆی پەتاوەرزیەکانەوە ملیۆنان کەس گیان لەدەستدەدان بەڵام ئەمساڵ بەهۆی ئەو ئامادەکاریە زۆر باشەی کە وڵاتان کردویانە ژمارەکە زۆر کەم بووەتەوە بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئوسترالیا لە سەرەتای مانگی یەکی ئەمساڵەوە تا ناوەڕاستی مانگی 8 36 کەس بە پەتاوەرزیەکان گیانیان لەدەستداوە لە کاتێکدا کە ساڵی ڕابردوو لەو ماوەیەدا زیاتر لە 480 کەس گیانیان لەدەستداوە. بودجەی پێویستمان بۆ هەموو ویلایەتەکان تەرخان کردووە بۆ ئەوەی ئامێر و ڤاکسینی پەتای وەرزی و کەلوپەلی پێویست بۆ خۆیان دابین بکەن پێش هاتنی وەرزی سەرما بۆ ئەوەی زۆرترین کەس لە دژی پەتاوەرزیەکان پێکوتە وەربگرن سەبارەت بە پەتای کۆڕۆناش ئێمە بێ بەرگری نین ئێمە چەکێکی زۆر بەهێزمان لەدەستا ئەویش ماسکە
جیا لە ماسک مەودای کۆمەڵایەتی و دوورکەوتنەوە لە قەرەباڵغی و شۆردنی ناو بەناوی دەستەکانمان واتان مرۆڤ دەبێت زیرەک بێت لە خۆپارێزی هەموو تاکێک دەتوانێت ڕۆڵی خۆی بگەڕێت و ببێت بە بەشێک لە چارەسەر. لە ماوەی هەشت مانگی ڕابردوو 24 ملیۆن کەس تووشی کۆرۆنا بوون. 810,000 کەسیش لە هەموو جیهان بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە بەڵام بە ملیۆنان کەس ساڵانە بە ئەنفلۆنزا گیان لەدەستدەدان. ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێ ئەم ساڵ جیاوازە و پێویستە وڵاتان هەوڵەکانیان چڕ بکەنەوە و پێکوتەی پێویست بدەنە خەڵکی بۆ ڕێگریکردن لە توشبوون بە ئەنفلۆنزا. لە وڵاتێکی وەک ئەمریکا ساڵانی پێشوو 20 ملیۆن پێکوتەی ئەنفلۆنزا دابش دەکرا بەڵام ئەمساڵ لە ترسی کۆرۆنا 190 ملیۆن پێکوتەی ڤاکسین دژی ئەنفلۆنزای وەرزی بەسەر نەخۆشخانەکاندا دابش کراوە. نەریمان هەورامی کوردستان 24. لەبەر ئەو مەترسیە ئەم ماوەیەش ئێستا شەوان بەرەبەرە فێنک بۆ و تۆزە سارد بووە سپلیت و موبەڕیدەکانتان ئاگا لێبێ شەوان سەرمانە بن بە هەردوو پەتاکە لەگەڵیا تێکەڵ نەبێت. هەموو لایەکتان تەندروست بن. زۆر سپاس دکتۆر هەڤاڵ، زۆر سپاس دکتۆر شێروان. تا ئەڵقەی داهاتوو هەموو لایەکتان دوور بن لە کۆڕۆنا و سەلامەت.